سڵاوتان لێ بێ بەڕێزان لە کوێن وەرن سێری ئەم ڤیدیۆیە بکەن بزان گوگڵ چی کردووە، کارێکی کردووە بە زیرەکی دەستکرد. ئەتوانم بڵێم لەو پێش ئەگەر کرابێتیش زۆر بەکەمی لە هەنێ جمگەیە کراوە لە بابەتی زیرەکی دەستکرد و مۆدێلەکانی AI و پەرەپێدانی. گۆگڵ کۆنگرەیەکی کرد لە کۆنگرەکەیە نوێترین پێشکەوتنەکانی لە بواری زیرەکی دەستکرد خستە ڕوو. بەنمونە لە گۆگڵ جێمێنای کە زۆرینەمان بەکاریێنی نەبەرەوەی کوردیەکی زۆر باشی هەیە، ئەمە بێجگەلەوەی چەندین کاری ترمان بۆکە گۆڕانکارێکی زۆر گەورەی کردووە. بەنمونە سێری ئەم بەشە بکەن کە کاتێک تۆ پرسیارێکی لەیەکە یا چاتێکی لەگەڵاکەی زۆر بە تەرتیب هەنێ ماسەفاتی بەردەست خستووە کە بۆ هەر یەکەیان تۆ ئەتوانی زۆرترین کات بۆ خۆت بگەڕێنیتەوە. لێرە 3.1 پرۆمانەیە 3.5 فلاشمانەیە کە ئەمە شۆڕشێکی زۆر گەورەیە دایناوە لە جێمێنای. فلاش لایتمانەیە، ئەمە بێجگەلەوەی لە بەشی بیرکردنەوەیە دوو ئۆپشن دوو بژاردەی ترمانەیە کە ستاندارد و ئەکستێنتە. هەروەها لە بەشی ئەپلۆدکردن یا بەشی ئەو بابەتانی کە ئێمامانێ بەکاربێنی چەندین فایلی تری زیاد کردووە کە توانای هەیە چەندین سەعات فایل ئەپلۆدکە یا چەندین پەڕە کاتێک تۆ فایلێکت هەیە پاوەرپۆینتێکت هەیە PDFێک هەیە توانایەوە هەیە کە لە ماوەی چەند چرکەیە کە سەدان لاپەڕەت بۆشی بکاتەوە. ئەمە بێجگەلەوەی کە کۆمەڵی اختیاری تری هەیە بابەتی تووڵەکانی تر کە دەستکاری کردووە کۆمەڵێک مواسەفاتی زۆر باشی زیاد کردووە. هەروەها لە هەنێ بەشی ترە ئەتوانێت لە ماوەی چەندین چرکەیە هەزاران دێڕی کۆدت بۆشی بکاتەوە. بەڕاستی شۆڕشێکی گرنگی کردووە ئەمە بۆ جێمێنای. هەروەها لە بەشی دروستکردنی ڤیدۆ چەندین تەکنیک و چەندین تایبەتمەندی تری زیاد کردووە کە ئەو کەسانی لە بابەتی گرافیک و مۆنتاژ و مۆشن گرافیکە ئیشیان بە زیرەکی دەستکردبووە. ئێستا تقریبان زۆربەی زۆری پاکێجەکانی لەناو ئەم گۆگڵ فلۆیە دانا و بەکارهێنەر یان ئەو کەسێ ئەوێت ئیشی لەسەر بکات بە ئاسانی ئەتوانێت کارەکانی ئەنجام بات. گۆڕانکاری زۆر نایابی کردووە، چرکەکانی دروستکردنی ڤیدۆی لە هەر چرکەوە کردووە بە 10 چرکە. ئەمە بێجگەلەوەی اختیاری 6 چرکەی و 8 چرکەی و کۆمەڵێک ئۆپشنی تریاوە کە خەڵک زۆر پێویستی پێبوو، بەکارهێنەر زۆر پێویستی پێبوو. ئەمانە کۆمەڵە تایبەتمەندی ترە زیای کردووە لە بابەتی کارەکتەر، لە بابەتی ئەڤاتەر، لە بابەتی ئەیجنت کە ئەیجنت خۆی هەڵەسێ بە ئەنجامدانی کارەکانت وەکو بریکارێک. بەڕاستی ینی هەتا قسەی لەسەرکەی کەمە، نامەوێت ئاڵۆزی کەم، بەڵام بەڕاستی شۆڕشێکی زۆر گرنگی کردووە گۆگڵ توانی داهێنانێکی زۆر گەورە بکە. بەڕێزان زانیاری زیاتر لەسەر مۆدێلەکانی گۆگڵ جێمێنای یان مۆدێلەکانی دروستکردنی ڤیدۆ لە ڕێگەی گۆگڵ فلۆوە بە تەفاسیلی لە کۆرسەکەم باسم کردووە، کۆرسی AI. بۆ بەڕێزانی کەیانەوێت زانیاریان لەسەر کۆرسەکە کە هەبێت و چەندین ڕێگە و شێواز و مۆدێلی AI فێر ببن و بتوانن خۆیان ڕاستەخۆ کارەکانیان ئەنجام بن. کۆمنت داوای بکەی زانیاری تەواوت لەسەر کۆرسەکە بەدەست پێیەکە. ئەمەش کەمێک وردەکاری بوو لەسەر گۆڕانکاریەکانی گۆگڵ جێمێنای کە بەڕاستی زۆر نایە بە 3.5 فلاش مە بێجگەلەوەی بۆ پرسیارە ئاڵۆزەکان و هەنێشتی تر کۆمەڵێک تایبەتمەندی زیاد کردووە. هیوادارم ئەم ڤیدۆیە سوودێکی بچووکیە بێ بۆ هەموو لایەک. ڕێزمێ و کاتێکی خۆش، خواتان لەگەڵ.